بەڵێتر محەممەد شیع سوودانی سەرۆکۆزیرانی عێراق لە ئەمریکای شاندی کەرێمی کوردستانیش لەگەڵ سەرۆکۆزیرانی عێراق بەشداری لە کۆبوونەوەکان دەکەن لەگەڵ ئاڵۆزیەکانی چەند ماوەی ڕابردوودا ئایا پەیوەندیەکانی عێراق و ئەمریکا بەکوێ دەگات پرسی مانەوەیە دەرچوونی هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکا لە عێراق یەکێک لە تەوەرەکان دەبێت و بابەتی گرنگی دیکەشەیە باسی لێوە دەکەن لەگەڵ میوانەکەم زیاتر لەسەرم پرسە دەوەستم بەڕێز فەرحان جەوهەر شرۆڤەکاری سیاسی لە هەولێرەوە لەگەڵم دەبێت بەڕێز فەرحان سوپاس کە لەگەڵمانی سەردانەکەی سوودانی بۆ ئەمریکا چۆن دەبینی پێت وایە ئەو بابەتە گرنگانی کە لە نێوان ئەمریکا و عێراق هەیە لەم سەردانەدا چارەسەر دەکرێت؟ بەڵێ زۆر سپاس. سەردانەکەی محەممەد شیع سوودانی لە کاتێکی زۆر هەستیارەدا ئەنجام ئەدرێ بۆ واشنگتۆن و پێشوازی لێ ئەکرێت لەلایەن جو بایدن سەرۆکی و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. عێراق خۆی و مەنتەقەکەش لە بارودۆخێکی زۆر ئاڵۆز و هەستیاردایە بۆیە ئەم سەردانە گرنگە بە نسبەت هەموو ناوچەکە و عێراقیش بەتایبەتی دوای ئەوەی کە چەند داخوازیەک لە عێراق سەری هەڵدا کە چی دیتر پێویستمان بە هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکا نەماوە بۆمانەوەیان لە عێراقدا بۆیە پێویستە بە دەرچوون هەیە بۆیە ئەم سەردانە ئەم بابەت و ئەم گفتوگۆ لەسەر ئەم بابەتە و چەند بابەتێکی تریش دەکاتن لەوانە بەتایبەتی ڕێکەوتنی چوارچێوەی استراتیژیکە لە نێوان ئەمریکا و عێراقدا لە ساڵی 2010دا ئیمزاکراوە. ئەم ڕێکەوتنە خۆتانزان تاکو ئێستا نەت هەموو خاڵەکان و بەرگەکانی نەچۆتە بواری جێبەجێکردنیەوە بووە تەنها لەسەر دوو بەرگە و مادەکانی سەربازی و ئەمنی وەستاوە کە پەیوەندیەکانیان لەسەر ئاستی سەربازی و ئەمنی و مانەوەی هێزەکانی ئەمریکا لێرە بێ بەڵام لە دوای ئەم سەردانەدا طبعا ئەم ڕێککەوتنە ئەکتیڤ ئەکرێت و زۆربەی خاڵەکانیشی پێویستی بە جێبەجێکردن هەیە بۆیە ئەم پەیوەندی ئێستای ئەمریکا و عێراقدا ئەگۆڕێ بۆ پەیوەندیەکی هەمیشەیی بۆ پەیوەندیەکی استراتیژی لە گەلێک ڕووەوە لە هەموو سێکتەرەکان بگرێتەوە بەتایبەتی ئابووری و مەسەلەی یارمەتی سەربازی و هەروەها یارمەتی کولتوری سەقافی ئاوەدانکردنەوە ئەم مەسائلانە هەموو ئەگرێتەوە بۆیە تاکو ئێستا بەم شێوەیە ئەم ڕێکەوتنە جێبەجێ نەکرابوو بۆیە دوای ئەم سەردانە پەیوەندیەکان تند و تۆڵتر ئەبن و پەیوەندیەکی استراتیژی زۆر گەورەتر لەوەی ئێستا دروست ئەکرێت جگەلەوەی باس لە کێشەکانی هەرێمی کوردستان و بەغداش دەکرێتن تەمان خۆتان ئەزانن پێشتریش سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکای کردووە و لەگەڵ گەورە بەرپرسانی ئەو وڵاتە کۆبووتەوە و باسی لە هەموو ئەو کێشانە کردووە کە هەن لە عێراق و لە هەرێمی کوردستاندا بۆیە ئەمریکا زۆر بەجددی ئەم کێشانەی کە لە ماوەی ڕابردوودا هەبوون و ئێستاش بەشێکیان چارەسەر نەکراون لەگەڵ حکوومەتی عێراقدا ئەم کێشانە باز دەکات بەتایبەتی دووبارە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بۆ دەرەوە کە ئەمە خاڵێکی زۆر گرنگە بەنسبەت ئەمریکا و بەڕێز فەرحان حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی کە هاوپەیمانی داری دەوڵەت بەشێکی سەرەکی پێکەنەری حکوومەتەکەین کە لەلایەن وڵاتانی هەرێمیەوە بەتایبەتی ئەو گروپانە پاڵپشتی دەکرێن ئایا دەکەوێت ژێر و گروپانەوە یا دەتوانێت لەگەڵ ئەمریکان بابەتێک لای بکاتەوە لە ماوەی ڕابردوودا بینیمان هێرشەکان لە عێراقەوە بۆ سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا و بریکەکانی بەتایبەتی لە 7 ئۆکتۆبری ڕابردووە زیادی کردبوو ئایا سوودانی ئەتوانێت سەربەخۆ بڕیار لەسەر داهاتووی پەیوەندیەکانی عێراق و ئەمریکا بدات؟ خۆتان ئەزانن سوودانی خوازیارە پەیوەندیەکی زۆر باش لەگەڵ وڵاتان هەبێ بەتایبەتیش لە نێوانیاندا ئەمریکادا پەیوەندیەکە زۆر باش بێ خۆتان ئەزانن بەر لە سەردانیشی بۆ ئەمریکا بەیانامەیەکی دەرکردووە کە بەڵێ ئەبێ چەک لە دەستی دەوڵەت بێتن ئەبێ ئەمانە ئەم گروپانە یان ئەم لە حالەتێکدا دامەزراون کە عێراق پێویستی پێ بۆ بەڵام ئیتر ئێستا عێراق لە حالەتێکی تردایە کە هیچ پێویستی بە هیچ هێزێکی دەرەوەی یاسایان دەرەوەی هێزی سوپای عێراقی نییە و بەڵام بە هەمان شێوە ئەمەش گوتووە کە بەڵێ ئەو لەگەڵ ئەوەدایە کە ئەبێ مەسەلەی تەوازن و مەسەلەی بارودۆخەکان هەندێک ڕەچاو بکرێتن بەتەکید طبعا پێش ئەوەی سوودانیش بچی کۆبوونەوەیەکی چوارچێوەی هەماهەنگی لە بەغدا بەسترا بە ئامادەبوونی هەرێمی کوردستانی خۆتان ئەزانن سەرۆکی هەرێمی کوردستان کاک نێچیروان بارزانی ئامادە بوو وەک هەرێم لەو کۆبوونەوەیەدا کە بەڵێ هەمویان متفق بوون لەسەر ئەوەی کە بە هەموو شێوەیەک پاڵپشتی ئەم سەردانی سوودانی بۆ ئەمریکا بکرێتن و بەیاننامەشیان دەرکرد لەو بارەوەدا پشتگیری خۆیان ڕاگەیاندووە بۆ سەردانەکەی سوودانی و ئەو مەلەفانەی کە لەگەڵ وڵایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و سەرۆک جو بایدنیش باز دەکات بە تاکید ئیتاری تەنسیقی
یان ئیدارەی هاوپەیمانی دەوڵەت ئاگادارە و پاڵپشتیشیان دەکاتن بەڵام بە یەک سەردان و بە هەموو ئەم پرسیانێکە ئەمڕۆ لە عێراقان بە تایبەتی کۆکردنەوەی چەک لە دەرەوەی دەوڵەتدا لە دەرەوەی دەسەڵاتی دەوڵەتدا کارێکی وەندە ئاسان نییە پێی ناچێت لەم مەرحەلەیەشدا بەم شێوەیە چارەسەر ببێ بەڵام بە تاکید بە گۆڕینی ئەو پەیوەندیانەی کە ئێستا لەگەڵ ئەمریکا هەیە بۆ پەیوەندی استراتیژی و هەمیشەیی ئەم بابەتە باشتر دەچێتە پێشەوە کە سوودانی بتوانێتن لەمەودا کۆنتترۆلی بارودۆخی ئەمنی لە عێراقیش بکاتن و هەروەها سیادەی سەروەری عێراقیش بپارێزێت لەم بارەیەوە. باڵێ بەڕێز تاماژەر بە پێگەی گرنگی هەرێمی کوردستان کرد لە پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکا لە ماوەی ڕابردووشدا ئەمریکا گوشاری خست بۆ سەر عێراق بۆی کە بە تایبەتی لەسەر پرسی بودجێ هەرێمی کوردستان لەگەڵ عێراقدا عێراق پابند بێت بۆ ڕێکەوتانی کە هەیەی پێتان وایە بەهاو بەرژەوەندیەکانی ئەمریکا لەگەڵ هەرێمی کوردستان کە پێشووتر هەیەیان بۆ لە ئاستێکی باشدا ئێستا لە چ ئاستێکدایە ئەمریکا گرنگی بە بەرژەوەندیەکانی لەگەڵ هەرێمی کوردستان دەدات هەم لە پەیوەندیەکان لەگەڵ عێراق هەم لە پرسە ناوخۆیەکاندا؟ بەڵێ بە تاکید خۆ ئەمە نەشاردراوەتەوە لەو سەردانەی دواییشی جەناب سەرۆکی حکوومەتیشدا بە ئاشکرا هەموو ئەو بەیاننامانەی دەرچوون لە کۆشکی سپیۆ لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا هەموو تاکیدیان لەسەر پاڵپشتیکردنی هەرێمی کوردستان و پەیوەندی درێژمەودای هەرێمی کوردستان لەگەڵ ئەمریکا و پاراستنی ئەو بەها هاوبەشانەی کە لە نێوان هەردوو لایەندا هەیەەوە گۆڕینی ئەم پەیوەندیانە بۆ پلەی 360 پلە لەم سەردانی سودانیشدا هەمان شێوە دەیانەوێت لەگەڵ عێراقیشدا بە هەمان شێوە ئەم پەیوەندیانە بچێتە پلەی 360 پلە کە هەموو لایەنێک بگرێتەوە مەبەستیان لەم پەیوەندی 360 پلە ئەوەیە کە لە هەموو جانبەکان هەموو لایەنەکان بگرێتەوە کە پەیوەندیەکان بەو شێوەیە بن کە هیچ خاڵێک و نقطەیەک نەمێنێتن کە پەیوەندی تێدا ئاڵوگۆڕ نەکرێتن یان پەیوەندی نەبیتن بۆیە ئەمریکا تەمان ملتەزیمە بە پەیوەندیەکان لەگەڵ هەرێمی کوردستان بە تەکید و زۆریشی تەکید لێ کردوتەوە بە هەمان شێوە هەر ئەم پێشوازیە و ئەم پاڵپشتیەی ئەم دواییەشی هەتا چارەسەرکردنی ئەم کێشانی ئێستا نێوان هەرێمی کوردستان و مەسەلەی ناردنی بوو جەش پەیوەندی تاوان بەشێکی زۆری بەو پەیوەندی و مەسەلەی ئەمریکاوە هەیە بە تەکید محەممەد شیع سودانی خوازیاری ئەو بەرەوەی بچیتە لای جۆ بایدن و ئەم چاوپێکەوتنە بکە دەیویست چیتر خۆی لەم ئەحراجە دەرباز بکاتن لەبەرەوەی بە تاکید ئەمە یەک دەبوو لە خاڵە هەرە گرنگەکان کە بەڵێ ئەبێتن عێراق بودجەی هەرێمی کوردستان وەکو خۆی کە دیار کراوە وەو بەپێی ئەو ئیستحقاقی هەیەی بەپێی دەستور بۆی بنێدرێتن بە تاکید بۆیە ئەمانە پێش ئەم سەردانە ویستیان ئەم خاڵە چارەسەر بکەن بۆ ئەوەی لە مەسەلەی ئەم سەردانەدا لەگەڵی باس نەکرێتن چونکە مەسەلەیەکی ئەحراجەیەکی گەورە و بۆ سەرۆک وەزیران کە نەتوانێت یان پێی نەکرێتن یان دەسەڵاتی نەبێتن هەرێمێکی ناودەوڵەتی خۆیدا بێ بەش کرد بێ ماوەیەکی زۆرە بە تایبەتی موچەی فەرمانبەران کە ئەمە پرسێکی زۆر گرنگ بوو بە نسبەت خەڵکی هەرێمی کوردستان و هەروەها ئەمریکاش لە پێشتریش تاکیدی لەسەر کردەوە بۆیە ئەم خاڵەیان چارەسەر کردووە کە چیتر ئەم کێشەیە دووبارە نەبێتەوە مەسەلەی ناردنی موچە و بودجەی هەرێمی کوردستاندا هیوادارین لەم دوای ئەم سەردانەش بە شێوەیەکی کۆنکریتی بکرێتن کە ئیدی نەگەڕێنەوە سەر ئەم بارودۆخی پێش ئێستا. بەڵێ بەڕێز فەرحان جەوهەر شرۆڤەکاری سیاسی سپاس لە هەولێرەوە لەگەڵ مامۆی.